لە کۆبوونەوەیەکی ترامپ لەم دواییانە لە ویلایەتی مۆنتانا سەرۆکانی لایەنگرانیدا دەنگ بە پاڵێوراوانی کۆماری بدەن لە هەڵبژاردنەکانی مانگی یازدەدا. ئێمە ناگەڕێینە دواوە. خۆمان بەدەستەوە نادەین و هەرگیزا و هەرگیز چۆک دانادەین و هەرگیزا و هەرگیز واز ناهێنین. ئێمە بەرەو سەرکەوتن دەڕۆین. هەروەها بەرهەڵستکارە دیموکراتەکانیش هەڵمەتێکی جەماوەری چڕ بۆ هەڵبژاردنەکانی مانگی یازدە ئەنجام دەدەن. بۆ ئەم مەبەستە بێرنی ساندەرز کە خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2016 کاندید کردبوو گردبوونەوەیەکی بۆ لایەنگرانی لە کەنساس ساز کرد. ئەم کێبڕکێیە بۆ گرتنە دەستی ئەنجومەنی نوێنەرانە کە بڕوان ناکرێت چەندە گرنگە بۆی هەیە بە هەڵبژاردنێکیان دوو یەکلایی بکرێتەوە. بەڕێزان ئەگەر ئێوە ئەوە بکەن ئەوەی دەیزانم دەتوانن بیکەن ئەوە هەڵبژاردنێک دەبێت نەک تەنها لە وڵاتە دەنگدانەوەی دەبێت بەڵکو لە هەموو جیهاندا دەنگ دەداتەوە. دیموکراتەکان پێویستیان بە 25 کورسی زیاترە تاوەکو ببنە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی سیناتیش پێویستیان بە 2 کورسی زیاترە. جۆن فۆتیەر دەڵێت دیموکراتەکان بێجگەلەوەی چالاکانە کار دەکەن مێژوش لە پاڵیاندایە. بە شێوەیەکی گشتی هەڵبژاردنەکان لە نیوەی خولی سەرۆکاتی ئەنجام دەدرێن بۆ ئەو لایەنە باشە کە لە دەروەی کۆچی سپیدایە. لەم حاڵەتەدا ترامپ لە نێو دیموکراتەکان جەماوەرێتی نییە و ئەوان ترامپیان بەدڵ نییە بۆیە دەیانەوێت دەنگ بدەن. بەڵام ترامپ داوا لە لایەنگرانی دەکات گوێ بە مێژوو نەدەن و پشتگیری لە کارنامەکەی بکەن. شیکەرەوە لاری ساباتوو دەڵێت ئێستا هەردوو لایەنەکە هەڵبژاردنەکانی مانگی یازدە بە ڕاپرسیەکی گشتی لەسەر سەرۆک دەبینن. ئێمە بە دەگمەن سەرۆکێکمان هەبووە لە هەڵبژاردنێکدا سەنگی زۆر لەسەر بۆ بێت و زۆر گەرنگ بووە بێت. ئەو خۆرەکەیە و هەموو شتەکانی لە دەوری خۆر دەخۆڵێنەوە هەسارە و مانگن. ئێلینا کامراک دەڵێت بەپێی ئاستی نزمی پەسەندکردنی ترامپ و مێژووی ڕابردووی هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی دەبێت دیموکراتەکان دەنگێکی زیاتر بەدەست بهێنن. وابزانم پرسیارەکە ئەوەیە ئایا شەپۆلێکی دیموکراتەکان دەبێت یا سونامی دیموکراتەکان. ئایا دیموکراتەکان ئەنجومەنی نوێنەران بە 5 کورسی زیاتر یان 30 کورسی زیاتر دەکردنەوە دەست. بڕوان ناکەم هێشتا کەسێک هەبێت وەڵامی ئەمەت پێ بڵێت. کۆری لیواندۆسکی بەڕێوەبەری پێشووی هەڵمەتەکانی هەڵبژاردنی ترامپ دەڵێ بەپێی ئەو خەڵکەی پشتیوانی لە سەرۆک دەکەن لەوانەیە کۆماریەکان لەوەی پێشبینی دەکرێت دەنگی زیاتر بەدەست بهێنن. پێم وایە دموکراتەکان دەتوان هەندێک کورسی بەدەست بێنن بەڵام ئەگەر ئەمڕۆ هەڵبژاردن بکرێت ئەوە ڕەنگە کۆماریەکان بتوان بە جیاوازی کورسیە گیاند و ئەنجومەی نوێنەران لە دەستی خواندا بهێڵنەوە. هەموو 435 کورسیەکەی ئەنجومەنی نوێنەران و 1/3 100 کورسیەکەی ئەنجومەنی سینات لە هەڵبژاردنەکەی مانگی یازدە یەکلایی دەکرێنەوە و ئەنجامەکەشی کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر هەردوو ساڵی داهاتووی سەرۆکایەتی ترامپدا.